سڵاوم کاتتان باش بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنکشنی دەنگی ئەمریکا کە لە کەناڵی NRTشەوە پێشکەشتان دەکرێت لێرە لە واشنگتن کاتژمێر 8 بەیانە من هێرۆ زەنگەنەم به سلااف ورزن گەرم ئەژی دەخیلێشەمە د بەرنامە ئیرۆدا شەڕی یوکرینە دچ قۆناغدایە و ئەجەندەیە سەردانا وەزیری دەرڤێ رووسی ji bo Tirkiyawê çi be. Dîsa rojnamevانekê Türk li navenda vekolînên zankoya Stockholmê dibêje dengê Amerîkeka Swêd û Finland dêxwe bidin binbarê daxwazên Tirkiyeyê. و لەم بەرنامەیەدا راپۆرتێکتان لەسەر هەڵاوسانی ئابووری لە سەرانسەری جیهاندا پێشکەش دەکرێت. Hêzên Ukrayn hewl didin pêşketina serbazên Rûsî di bajarên Sîvolodonetsk da û Lîsyçansk da ragirin û her wesa bombarankirina ji dûr ve. Hêzên Ukraynî tektîka êrîş û paşdevekişana bi nişkê ve bi tankan bikardîne. Hinek ji serbazan şer digel hêzên Rûsî li herêma Donbasê kirine û tankên T-8 di şer de hatine dîtin ku ew dibêjin wan ew tank di şerên bi leşkerê Rûsî re girtine. Girtina bajarê Sîvolodonetsk armanca serekeya Moskoya ji bo dest bi serdagirtina tevaya devera sazkariya Donbasê. سەرۆکی ئەنجومەنی ئەوروپا رووسیای تۆمەتبار کرد بە هۆکاری قەیرانی خۆراکی جیهانی و ئەمە ژوای کرد باڵێزی رووسیا لە نەتەوەی گرتوەکان کۆبوونەوەکەی ئەنجومەنی ئاسایش جێبهێڵێت. چارلز میشێل لە میانی وتارێکیدا بۆ ئەنجومەنی ئاسایش ڕایگەیاند بە تەنها رووسیا بەرپرسە و هەوڵەکانی مۆسکۆی ڕەت کردەوە بۆ بەرپەرجدانەوەی تۆمەتەکە بە ڕێگای وەک گوتی هەڵمەتی درۆ و زانیاری نادروست. ئەو لە وتارەکەیدا باسی لە سەردانێکی ئەم دواییانەی بۆ ئۆکرانیا کرد و گوتی خۆی بینیوێتی چۆن خەڵک دانەوێڵە و گەلم لە ناو کۆنتێنەر و کەشتەکاندا لە بەندەری ئۆدیسا بەهۆی گەماروی رووسیاوە گیریان خواردووە. هەروەها مۆسکۆی تۆمەتباریش کرد بەوەی بە هێرشکردنە سەر ژێرخانی گواستنەوە و ئەمباری هەڵگرتنی دانەوێڵە لە کاتێکدا تانکەکانیان هێرشە ئاسمانی و مینە چێنراوەکانیان ڕێگە لە جوتیاران دەگرن کارەکانی خۆیان ئەنجام بدەن. بەهۆی ئەم قسانەی میشێل باڵێزی رووسیا لە نەتەوەی گرتوەکان ڤاسیلی نێرێن دێزا تووڕە بوو وە کۆبوونەوەکەی جێهێشت و پاش دەرچوونی لە کۆبوونەوەکە میشێل گوتی ڕەنگە ئاسانتر بێت گوێت لە ڕاستیەکان نەبێت. پاشان جێگیری باڵێزی رووسیا لە نەتەوەی گرتوەکان بە کەناڵی تێلەگرامی رووسیای گوت لێدوانەکانی میشێل لەسەر رووسیا زۆر بێڕێزی بوو بۆیە باڵێزەکە لە کۆبوونەوەکە دەرچوو. کار بدەستن وەزارەتە دەرڤەیە ئەمریکی ێریشن رووسیایên van dawiyan li ser sivîlan û jêrxana aboriya sivîl û medeniyan di Ukrayna de şermezar dikin. Duşembê li Washingtonê peyvdarê wezareta derveya Emerîkî Ned Price got ew renga êrîş bêwatana û bêrêziya li hemberî gelê Ukraynî. Price her wesa got jî ne bi tenê em ê bi gelê Ukrayna re rawestin û alîkariya ewlehiya wan bikin ji bo ku bikaribin berevanî ji azadî û demokrasiya xwe bikin lê dîsan em ê berdewam alîkariya aboriyê wan jî bikin. Peyvdarê Wezareta Derveya Emerîkî xemaxwe diyar kir li hember hewên Kremlin ji bo tepaserkirina rojnamevanan. دادگایەکی ئەمریکا بەپێی ئەو ڕێوشوێنانەی ئەمریکا کە سەپاندونی بەسەر رووسیادا بەهۆی داگیرکاریەکەیەوە لە ئۆکرانیا مۆڵەتی بۆ دەست بەسەرداگرتنی دوو فڕۆکەی گرانبەهای ملیاردێری رووسیایی ڕۆمان ئابرامۆڤیچ دەرکرد. ئابرامۆڤیچ بووە مانشێتی ڕۆژنامەکان پاش ئەوەی لە مانگی سێدا یانەی چێلسی خستە بازارەوە بۆ فرۆشتن و بابەتی فرۆشتنی یانەکە بۆ هۆی سزاکانی لەسەر سزاکانی بەریتانیا لەسەر ئەو ملیاردێرە ئاڵۆستر کرد تا مانگی ڕابردوو تەواو بوو. دادوەرێکی فیدراڵی ئەمریکا لە منهاتن بە هۆکاری ئەوەی لەم دواییانە دوو فڕۆکە سزاکانی ئەمریکایان بۆ سەر رووسیا پێشێل کردووە مۆڵەتی دەست بەسەرداگرتنەکەی دەرکرد. وەزارەتی بازرگانی ئەمریکاش بە تۆمەتی هاوشێوە سکاڵای دژی ئەبرامۆڤیچ
تۆمار کردووە بەڵام هێشتا ڕوون نییە کە ئایا ئەمریکا دەتوانێت کۆنتترۆلی تەواوی فڕۆکەکان بکات یاخودنا کە نرخەکانی دەگاتە 400 میلیۆن دلار. بەرپرسێکی وەزارەتی دادی ئەمریکا وتی دوو فڕۆکەکە هێشتا لەژێر دەستی ئەمریکادا نین. هەروەها ڕەتیشی کردەوە ئاماژە بەوە بدات کە ئایا حکوومەتی ئەمریکا دەزانێت دوو فڕۆکەکە لەکوێن یاخودنا. بەرپرسی وەزارەتی بازرگانی ئەمریکا جۆن ستۆندەرمان وتی دەسەڵاتدارە دەوڵەمەندەکانی رووسیا وەکو ئابرامۆڤیچ ڕێگەیان پێ نادرێت بەبێ دەرەنجام سزاکانی ئەمریکا پێشێل بکەن. ناتەوەین یەکگرتی تەخمین دکە و ئوکراین نەها یەک ji welatên herî mînkiriye li cîhanê. Li herêmên rizgarkirî ji dagirkirina Rûsyayê yariyên agirî niha rojane tên bikaranîn ji bo pûçkirina sedan mayînên jirert. Paqijere mayînan ya Ukraynî Mikhailo Ilyev li herêmên Bakurê Ukraynayê ji mayînên Rûsyayê paqij dike ku ev de ji nû ve hatiye rizgarkirin. Ev dibêje ku vî qet ew qas mayîn di jiyana xwe de nedîtiye. Me heta niha zêdetirî 21,000 mîn tune kirine. Niha em li gundên ku artêşa Rûsan dagir kiribûn mînan paqij dikin. Da ku xelk bi aramî û evle vegerin malên xwe. Ev û timê wî ji sibêha ya êvarê heft rojên hefteyê kar dikin. Kuçikê wî yê Jack Russell Terrier bi navê Patron alîkariya dîtina mayînan dike. Kuçik bûye sterkekî navnetevî û ji Serokkomara Ukraynayê Zelenskî xelat wergirtiye. Dema ku dedektора metal vedibe ew nîşaneka dengî dide. Sa bala xwe dide wê yekê dema ku dibihîze sinyal zêde dibe û dedektör sinyala dawî dide ew tê digehe û wê demê dest bi kulandinê dike. Ilyev û timê wî bi operasyona ku jê re dibêjin paqijkirina mayînan hevildanên xwe didomînin dema ku raporên hebûna mayînan ji hêla nîştecîhan ve tîne nîşandan. Qonaxa din paqijkirina mayînan yên mirovahî ye ku ev jî garantîkirina heremek evle ye. Ew xebateke pir dirêj ya tunekirina mayînan e. Encama dawiya tunekirina mayînan bo mirovahiyê û veguhestina zevî ji xwediyê wê re ye. Li vê herêmê çend kom hene ku mayînan paqij dikin. Ji bilî rêxistina paqijkirina mayînên Ukrayna koma navnetevî Haylo jî heye. Hela ji xwe li Ukraynayê ye. Me 430 kes danekarî. Em ji sala 2016 û vir ve li wir dixebitin. Ji ber vê yekê ez çûm serdana bernameya xwe û bibînim ka em çawa dikarin di nava krîza heyî de kar bikin. Ji ber vê yekê bi rastî ji xebata Donbasê vir ve niha li seranserî welê dixebitin. Xebata rewşa awarteya devletê dibêje ne tenê rê û zeviyan mayînkirin e lê deverên nîştecî otomobîl heta goristan jî. û CEOyê kompanya Haylo Trust James Cowan dibêje ku ev her kelî herên teqîner dibînin. Mayînên cûr bi cûr hene, cebilxaneyên ku ji hewayê tên avêtin, top, gulleyên roketan, xefkên bombakirî û gelek tiştên cuda hene. Paqijkirina mayînan pêvajoyekî biha bi tehlûkê û dem dirêje. Ev jî bi 100 milyar dolarî ye. Ji ber ku bihayê paqijkirina metroyeke çargoşeya erd bi qasî 3 heta 4 dolaran e. Qada ku tê de paqijkirina mayînên mirovî lê tê kirin niha nêzîkî 132,000 kîlometrên çargoşe ye. Wezareta Karên Navxweyî Ukraynayê çavere dike ku divê du qet zêdetir erd were paqijkirin û dibe ku bi 10 salan hevce bike ku Ukrayna bi tevahî ji mayînan were paqijkirin piştî ku şer bi dawî bibe. بۆ زانیاری زیاتر سەبارەت بە بابەتی ئۆکرانیا دەچینە لای ڕۆژنامەوان بەڵێن ساڵح بەڵێن ماندوو نەبیت لە وەتای شەڕی ئۆکرانیا دەستی پێکردووە جیهانی ڕۆژئاوا کۆمەکێکی بەرچاوی لەشکری ئۆکرانیا دەکەن بەڵام پرسیارەکە لەوەدایە چەندێک سوود لەم چەکە پێشکەوتوانە بینراوە کە لەم شەڕەدا بەکارهاتوون. هێرۆ زۆر سپاس بەڵێ وایە ئەوە ئەمریکا جیهانی ڕۆژاوە ئەوروپا ئەمانە چەکێکی زۆری پێشکەوتویان داوە بە ئۆکراینیا بەڵام وەکو سەرکردە لەشکریەکانی ئۆکراینیا خۆیان ئاماژەی پێدەکەن نەتوانراوە سوودێکی تەواوەتی لێوەربگیرێ بەهۆی چی بەهۆی ئەوەی کە مەشق و ڕاهێنانێکی تەواوەتی لەسەر ئەو چەکانە نەکراوە یەکێ لە سەرکردە لەشکریەکانی ئۆکراینیا لە ڕۆژنامەی نیویۆرک تایمزدا ینی ئاماژە بەوە دەکا دەڵێ وەکو ئەوە وایە ئایفۆنێکی 13 بەدەستەوە بێ بەس تەنها بۆ تەلەفۆنکردن بەکاری بێنی
ئەو نامیلکانی لەگەڵ ئەو چەکانەدا دەگەنە ئۆکراینە هەمووی بە زمانی ئینگلیزیە. ئەفسەرەکان سەربازەکان وەکۆ سەرکردە لەشکریە باسی کردووە بەشی وەرجێڕانی گوگل بەکاردێنن بۆ تێگەیشتن لەبەرەوە بەلایەنەوە زۆر گرنگە چەندێک ئەم چەکانە زووتر بگەن وە گرنگن گەیاندنیان ئەوەندەش گرنگە مەشقوڕاهێنانی زیاتر بە لەشکری ئۆکراینە بکرێ بۆ بەکارهێنانی ئەو چەکانە لەبیرمان نەچێ هەم ناتۆوە هەم ئەمریکاش مەشقوڕاهێنانی بە هەزاران سەرباز کردووە بەڵام وەکو خۆیان دەڵێن هێشتا ئەمە بەز نییە پێویست بە مەشقوڕاهێنانی زیاتر هەیە. باشە لەوە تای ئەم شەڕە سەپێنراوەی رووسیا بە سەر ئۆکرانیادا دەستی پێکردووە چ شتێک گۆڕانکاری بەسەردا هاتووە لە ڕووی تەکنیکی لەشکریەوە؟ ئۆکراینیایەکان بۆ خۆیان هەر لە سەرەتاوە لە مانگی دووە کە رووسیا هێرشەکانی دەست پێ کرد دوا بڕیاری خۆیاندا کە چیان دەتوانادا بێ بیکەن بۆ بەرەنگاربوونەوەی ئەو هێرشانەی لەشکری رووسیا. ئەلبەتە شەڕەکە هەتا ئێستا بە تێگەیشتنە کلاسیکیەکەی خۆی بەردەوامە لە هێرشکردن و بەرگریکردن بەڵام وی کە گۆڕانی بەسەردا هاتووە لەو ناوچانەدایە کە رووسیا دەستی بەسەرداگرتوون یا داگیری کردوون لێرەدا پێدەچێ ئەو هێزەی کە بە هێزی بەرەنگاربوونەوەی رووسیا ناودێر دەکرێت کەوتبنە شەڕی پارتیزانیەوە بخۆشە دەزانی هێرۆ ینی لە شەڕی پارتیزانیدا شتێک نییە کە بگوترێ میکانیزمێکی تایبەتە هەبێ هەموو ئامڕازێکی تیادا بەکاردێنرێ. بەڵێ بەڵێن پرسیارێکی تر سەبارەت بە سیاسەتەکانی رووسیا لەم شەڕەدا بە تایبەتیش لە پەیوەندی بە سووریا و بە ئۆکرانیاوە چ شتێکی هاوبەش هەیە لەو دوو وڵاتەدا بۆ مۆسکۆ؟ یەکێ لە خاڵە هاوبەشەکان لە نێوان ئەم دوو وڵاتەدا سەبارەت بە سیاسەتەکانی رووسیا ئەو پاوانخوازی یاخۆ ئەو سیاسەتی فراوانکردنەی ڕۆڵ و کاریگەریەکانی مۆسکۆیە لەو دوو وڵاتەدا ئەلبەتە سووریا لە پەیوەندی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و ئۆکرانیاش لە پەیوەندی بە ئەوروپاوە ئەمە سیاسەتێکی شاراوەی کرملن نییە کە دەوێت پێگەی خۆی بەهێز بکاتەوە لە جیهاندا وەکو ئاماژەم پێکرد لە ڕێی ئۆکرانیاوە دەوێت لە ئەوروپادا هەژمونی خۆی زیاتر بکە و لە ڕێی سووریاوە دەیەوێت هەژمونی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تۆکمەتر بکە و ئامادەیی خۆی هەبێ هەر لە سەرەتای شەڕەکەەوە زوو ئاماژە بەوە دەکرا کە یەکێ لە ئامانجەکانی کرملن ئەوەیە ئەم سیستمە نوێ جیهانیە بگۆڕێ بیکاتە سیستمێکی فرەجەمسەری رووسیا هەردوو وڵاتی سووریا و ئۆکراینە بۆ ئەو مەبەستە بەکاردێنێ. بەڵێن ساڵح زۆر سپاس دەکەین. سپاس بۆ. لە بەرەسەباهی چاشەمێ وەزیرێ دەرەوەی رووسیا سەرگەی لاڤرۆڤ سەردانا تورکیە بکە ji bo danûstandinan li ser mîkanîzmekê ji bo Ukrayna bikare be gelmê xwe di deryaya Rejda bigehîne bazarên cîhanê. Tirkiye di nava hewlên netewên yekbûyî daya ji bo rêkeftinekê bi mebesta şandina gelmê Ukrayna lê demê krîza xwarinê li cîhanê hertî û mezintir dibe. Lê ti çavarêkirên jî ku gotûbêj li Enkerê balê bikişînin ser plana Tirkiye ji bo destpêkirina operasyoneka çekdariya nuh di Bakurê Sûriyê lê dijî hêzên Kurdên Sûriyê ku Enkerê wana weka metirsiyeka ewlehiyê dibîne. Enkerê PTV bi erêkirina Moskô heye heta ku hebûna xwe li Bakurê Sûriya bidomîne tevî ku her du aliyan cudahiyî hene li hember şerê navxweyê Sûriyê. Civîna Lavrov dîsan hevdemê dijatiya Tirkiyeyê ji bo endametiya Swîd û Finlandê di NATOda. Moskô li dijî berfirehkirina NATOya û endametiya her du welatên Bakurê Ewropa jî bi şareza dibêjin renga bibe naverokê danûstandinên wana li ser rewşa Sûriye jî. بابەتی ئەندامەتی سوید و فینلەند لە ناتۆ جارێکی تر سەرنجی تورکیای خستەوە سەر ئۆپراسیۆنێک لە باکووری سووریا. تورکیا دەخوازێت رووسیا لەم بارەیەوە یارمەتی بدات. وەزیری دەرەوەی رووسیا سەرگێ لاڤرۆڤ بڕیارە ڕۆژی 8 مانگ لەگەڵ شاندێکی سەربازیدا سەردانی تورکیا بکات. زانیاری زیاتر لە راپۆرتی ئەیوب دەمیردا ببیستن. Dün
Dışişleri Bakanıma da söyledim. Türkiye dijî endamtiya Swîd û Finlandiyayê ya ji bo NATOyê derdikeve. Li gorî pisporên dîplomatîk tê amajekirin ku Tirkiye dixwaze vê yekê ji bo xwe bike firsendek û viya bike bingeheka operasyona Bakurê Sûriyê. Tirkiye li Sûriyê him Amerîkayê û him jî Hêzên Sûriya Demokratîk ji bo xwe xeterekê dibîne. Li ber vî jî dixwaze ku li Bakurê Sûriyê operasyoneka leşkerî durst bike. Rusya'yı ev fikara Türkiye peşi erenî dît. Lê dûra jî ev armanca Türkiye bi fikar pêşwazî kir. Wezîrê Karê Deriyê Rusyayê Sergey Lavrov 8 Haziranê wê li gel şandeyeka leşkerî serdana Tirkiye bike. Lêvana tevahî di nav siyaseta Tirkiye ya navxweyî da jî tê gotûbêj kirin. Destelatî her çi qas dijî endamtiya Swêd û Finlandiyayê derkeve û behsa operasyonê bike jî lê opozisyon di vî warî da cuda difikire. Alîkarê Serokê Partiya Dahatû gava vê yekê şîrove dike hestê xwe wiha vedibêje. Gelecek Partisi olarak şöyle söylüyoruz. Em wekû Partiya Dahatû wiha dibêjin bila hemû welatên NATOya rûnin li hember têkoşana tîrûrê peymanekê imza bikin. Ev ji bo Swîdê û ji bo Amerîka jî derbazdar e. Anakî alîkariya peyedê dike û alîkariya çekan dide wana Amerîkaya. Lê mixabin de saladariya Tirkiye van hemû tiştan dike siyaseta navxwî. Em viya rast nabînin. Partiya Sêyemîn ya parlamentoyê HDP bi tundî dijî operasyonê derdikeve. Hevserokê giştî HDP Mithat Sancar li hemberî operasyoneka Gengaz bi tundî dij derket. û got, mafê Tirkiye nîne ku deverên ku aramin bi operasyonan bê aram bike. Wezîrê Karê Deriyê Rusyayê Sergey Lavrov 8 Haziranê wê li gel şandeyeka leşkerî were Enqerê. Tirkiye dixwaze ku Rusya ji bo operasyoneka leşkerî alîkarî bide wan. Pisporê Rojhilata Navîn İlhan Uzgel dibêje dibe ku Rusya alîkarî bide Tirkiyeyê. Rusya Türkiye gibi yani Ukrayna Savaşı'nda Türkiye welatekî NATO'ya li ber wê jî Rusya dixwaze Tirkiye bikişîne pêla xwe we. Heman tişt Ewropayê jî dixwaze. Di operasyona Efrînê de Rusya ji Tirkiye re rêya hewayî vekir. Ana serê Rusya li Ukrayna di nav belayekî de ye. Li ser Rusya embargo her ku diçe zêdetir dibir. Bes Tirkiye ana neketiye nav vê embargoyê. Ji bo ku Tirkiye nêzî Rusya bê dibe ku Rusya ji bo operasyonê carekî din rê bide Tirkiye. Destelatiya Tirkiye bi tewandî dixwaze operasyon were çêkirin. Lê opozisyon li gorî destelatiyê temaşe nake. Pisporê lêkolîna Makê Mehmet Alî Kulak radigîne ku aniya opozisyonê him di endamtiya NATO'ya da û him jî di warê operasyonê da cuda difikire. Cumhur İttifakı'nın yaklaşım... Ittifaka gel û ittifaka millet duwarê NATO operasyonê da cuda hezir dikin. Serokê MHP Dewlet Bahçelî got bila Tirkiye ji NATO derkeve. Serokê CHP Kemal Kılıçdaroğlu got heke hûn ew qas dixwazin gileyekê bikin werin parlamentoyê. A rast desthilat van yekan dixwaze wekû amûreka siyasiya navxwî bikarbîne lê ittifaka millet ji van aciz e. Tirkiye herçiqas ji bo operasyonê ji dil be jî lê biryara yektiya dewleta Amerîkayê û Rusyayê di vî warî da giring e. Pisporên dîplomatîk amace dikin ku bêyî van dewletan Tirkiye bi tenaserê xwe nikare li Bakurê Sûriye operasyona leşkerî çêke. Eyüp Demir, Dengê Amerîka, Enqere. Ji bo pêdaçûnê bi ser vê mijarê de hevkar Özlem Yaşar li navendê nûçeyên dengê Amerîka û herwesa Pêmerê dengê Amerîka li Enqerê Eyüp Demîr niha bi merana. Özlem min dixwast ez ji te dest pê bikim û bipirsim li gora mîdya Tirkiya acendeya civînan wê çi be wê çawa be? Belê dexîl wekî tego li bende bû ku Lavrov sibe were Tirkiye lê Wezareta Derve ya Tirkiye çend saet berê bi daxuyaniyê Kurd diyar kir ku wê Lavrov û şandeyek payê bilindiya Rûsî îro bigihîje Ankara û heta sibê danê êvarê civînan çêke. Lê Wezareta Türk di derbarê naveroka civînên Lavrov de tu hûrgilî neda. Tevî vê yekê em dikarin bêjin ku li gor pispor û çavderên dîplomatîk li bendeyê ku mijara serêkeya civînên bi Lavrov re vekirina koridorek bo veguhestina berhemên çandinî yên ji Ukrayna bibe. Her wiha mijara dudyaya civînan li gor çavderan û li medyaya hem Rojavayê hem jî Türk li bende be ku
د اگرا اپراسیونک دیجی حرمین کرد ین لسوریه به هر وقت ته چاوره کرن کو هلوستا ترکیه یا دیجی تبلیبونا سوید و فنلاندیا یا با ناتوی اوه ببه مجارکه سرکه یا گوتوبیجین لاورو بله ام بتشنجم ايوب دمير لانكاري بمره يا ايوب يعني داس خوش رابورتي اللي ما دخلت بزعن بتر تشي الجمتها هي اللي صار وان جيفينان واللي صار اجندا سردانا لافرو تشو تشافرتي كرينكو انكاري ببع قاده دبلوماسيه اللي في حفتيه داخل سرگey لاوروف yani vek özlemci baskır yani euro gerebata hatta nahaji neatiye dbeku dana evare dabe sbeji ve hevditine xwa levederi çebikin Türkiye li bende ku Rusya jibowan reveke u evji li Bakurê Suriye operasyoneke çebikin Rusya ve reveke anjineke xwa sbe bawarım ve zelal jibe beri wî dikarim bejim ku li Türkiye te gotin ku yani sertê qsekirin ku pêwistiya Türkiye bi Bakurê Sûriyan jî li ciyekê bi operasyonê tune ji bo ku Türkiye ketiye di nav xeteka nû Türkiye êdî ber bi hilbijartinê va diçe qeyraneka aboriyê li Tirkiyeyê tevahî mijar li ser vana derbas dibin lê dîsa jî hikûmet hinekê dixwaze ku vê rewşehanê derxîne pêş yani şiklekî wisa em dikarin bêjin ku li Enqerê ana heye. بله وسلام ديارة وكما قلتي حفتيا بأنكري بقادة لفين دبلوماسي تشي يعني بيداشون كريا وتبري خدي دي في مجاري تشتي نوت هاي تشي بتردزاني بله داخل بریا کو اوسا خویادو که کو حتی هلجوینا ناتوی یا د 28 29 و 3 حزیران ده کل پایتخت اسپانیا مادرید وره درخستن اوه انقره ببه قادا دیپلوماسی و دانستاندنین توند لیجه آلیدن هجای گوتنیه کو لگور مدیا روجاوایی و هن çafkaniyan tevi ku jehela her do aliyanji nehatiye pejrandın ve vezir derveye İran'e Hüseyin Amir Abdullahyan ji İro biçe Türkiye u sibe evi hilcivinek se ali be beştarbuna Çavuşoğlu Lavrov u Abdullahyan pekvere u operasyona Türkiye ya lor rojava vere nikaşkırın dahil Hilcivina NATO'ya jiber ve yeke gringe heke dijberiya Türkiye ya diji Finland u Swed pek vere debekulu de hilcivine de peş endamtiya van her du velatan vere قبول کردن و بفرمی پجراندن. هل بعد أصلاً زانن شافي قالك ولاتين جهاني وتايبت جي أوروبيان وأندام الناتو لوي جيفينيا كوكوبونا كقال كي بلندا قال كي جرينجا وي بيكرن لدمهيا في ما هي ورنجا برجال بالسر بيدان لسر هم هالوستي تركيا البران بروينا وهم جي مثلا عندامت يا سويد وفنلندا. أيوة من دخاس اشترب برسم قالوا هالوستي ركابرين آك بارتي وين أردوغان ده برلمان ده. يعني حياة شندي بش بردان دقال أردوغان يعني ديجي وينا يعني كاري جبو هندي ديكنكو بيربن يعني لديجي ويبن جبو مثلا هم يا ناتوي واندامت يا فنلند وسويدي هم جي اوبراسيونا كو تشافري كرياكو اك بارتي يعني أردوغان دخوازد سوريا دبكا داخل راستي دسلاتي انا بحث اوبراسيون ديكي عاليدن داجي هم dedi endamtiya Suud û Finlandiyayê derdikeve pêş vana di nav siyaseta Tirkiyeyê de bikartîne ez dikarim bêjim ku rast e vana hemû tevahî wek siyaseteka derya Tirkiyeyê lê bi giştî weta ku mirov dide berçav hem opozisyona Tirkiye hem kesên din zor kes yani li Tirkiye dibêjin ku desthilatî van tiştan wek siyaseteka navxwayî dixwaze bikar bîne ji bo ku demeka gelek kin maye ji bo hilbijartinê AKP an jî Erdoğan bando evan nerine wan tebahi analiser hilbijartine dengan da gelekim buni çeviye de viwari da ev dixwazin ku şikteki nû derxînin yani de vê derê de behsa hintindir jî tên kirin yani mesela tenê operasyonla yani dibe ku yani pêvajiyeka nû yo ji bo çareserkirina Kurd bu ben nebe ji aliyê desthilatiyê ba yani ev tevahî gava lêdin herin li ser hilbijartinê herî pir ev babetana yani operasyon jî و سوید و فنلاند اندامتیا وانجی توایی هن اما دوی قاعده دارم دکارم بیچن کو به تنشی رو بکرن. بله ایوب قال که سپاس هر بتوی اف نافرو که بابت ما بعد پشتی دم کرد
ئۆسلم یاساک ژناڤەندی نوچێن دەنگی ئەمریکا لێرە لە واشنگتن و پەیامنیما لە ئەنکەرێ ئەیوب دەمیر گەلکی سوپاس ji بووە. سپاس دەخێت. شرۆڤەکار لەسەر هەلوەستی تورکیە و دژاتیە ئەندامەتیە سوید و فەلەندێ د ناتۆدا چاوا دەبینن لێ شارەزا باوەڕ دکن ku serokê Tirkiye Recep Tayyip Erdogan bi derfet dibîne ji bo qazancan jî wergire ji bo destkeftên navxwe û bi taybet jî di hilbijartinên dahatî de. Yek ji wan şarezayan ku em pê raxiftin Cengîz Çandar bû. Rojnamevanî Türk û rawêjkarê serokê berê Tirkiye Turkut Ozal bû. Niha ew li navendê lêkolînên Tirkiye li zankoya Stockholmê. Berî çend rojan em li cem wî bûn û em jê pirsîn ka dî Tirkiya çawa vê pirsa NATOyê bigehîne civîna bilinda NATOyê. This is a political not. Ev girêkeke siyasî tê çareserkirin. Ew pirsek siyasî ye li ser heza serokê Tirkiye Recep Tayyip Erdogan maye û bersivên rayedarên Swîd û Finlandayê ku Serok Biden pêşwazî li wan kir ji ber wê pirsgirêkê. Ji ber vê yekê danûstandin dê berdewam bin. Heta ku nûnerê Swîd û Finlandayê daxwazên Tirkan bigehînin rayedarên xwe. Eger li vî nekebû danûstandin dê li ser astê rêberan werin kirin. The talks are continuing as they said that as the Çandar Turkish jî side. pirsîm ka eger daxwazên Tirkiye realîstîk in yan ne? I don't see it as realistic at all because Ez qet nabînim ew daxwaz realîstîk bin. Sedemên wê diyar in. Sê daxwazên sereke têda ne. Ya derbarê qedexeya çekan dibe ku li hevhatin li ser were kirin. Dibe ew çekî bifrûşin Tirkiye ku li 2019 rawestandin ji ber operasyona Tirkiye di Sûriyê de. Ew dikarin çarçûvekê ji bo berdewamiya wan bibînin. Lê du daxwazên dî zehmetin. Yek jê Swîd û Finlanda peyadê û YPG weke rêxistineke terorîst bidin naskirin û sûzê bidin ku qet alîkariyê bi wan re nekin. Ev rengekî ferskirina baweriya Tirkiyeyê û têgihiştina wê ji bo terorê. Ka çawa seredariyê digel pirsa Kurdan li Tirkiyê werekirin. Ku têkelî pirsa Kurdên Sûriyê bûye. Ji Tirkiye ra cudahî di nêvbera wan de nîne. Tirkiye dibêje PKK û YPG yekin. Lê ev ne giring e. Ya giring ewa peyade û YPG şerî li dijî Daişê kir. Her ji demê rêveberiya Obama heta ya Trump û rêveberiya nihaya Amerîka piştgiriya wan dike. Niha Tirkiye ji Swêdê û Finlandayê dixwaze dijatiya tiştekî bikin, Amerîka bicih kiriye. Ew nikarin wan baweriyan li ser Amerîka farz bikin. Di vê kêjvekêşa zilhêzên cîhanê de Kurd di xemehendê de ne ka eger Swîd û Finland yan hinek ji welatên diyên NATO dê bikevin jêr barê daxwazên Tirkiye. Cengîz Çandar wiha bersiva me da. Very difficult for them because in this country in Sweden Ji wan ra gelek zehmet e çunku li vî welatî li Swêdê lobiyeke Kurdî ya bihêz heye. Kurd di parlemenê de ne, welatiyên Swêdî ne û helbijartin pêşa vî welatî hene li Îlûnê. Ji wan ra gelek bi zehmet e bikevin jêr barê daxwazên Tirkiye. Çunku eger Swêd YPG û PYD weke terorîst naz bikin, ew dê pêşeliya peymana di navbera partên siyasiyên Swêdî û lobiya Kurdan û hikûmeta Swêdî rabe. Ez nabêjim ew qet nabe. Çunku di siyasetê de qet nabe nîne. Lê dana desta welatiyên Swêdî qet nabe. û yek ji 27 kesên Tirkiye ji Swêdê dixwaze miriye û qet ne PKK bû jî. Ez hindek ji navên di lîstê de naz dikim. Yek jê qet ne hatiye Swêdê. Hinek nivîskar û rojnamevanên welatiyên Swêdî ne û wan qet qanûnên Swêdê bin pê nekirîne. Ev ca çawa welatek xwedî rêz û hurmet welatiyê xwe bide destê welatekî din? Li gora rêzbenda Global Democracy Index, Finland di rêza yekê de ya lîsta welatên demokratxwaz, Swîd di rêza çarê de ye, lê Tirkiye di rêza 103 de ye. Ev ca bidîtina lêkolerê navenda lêkolînên Tirkiye di zankoya Stockholmê de Cengîz Çandar, Tirkiye baweriya xwe li ser van du welatên Bakurê Ewropa yan li ser NATO ferz bike tiştekî ecîbî ye. It's kind of a weird picture now we are having. Wêneyekê xerîb em dibînin.
وڵاتێک لە ڕێزبەندا 130 د ئیندێکسا وڵاتên دموکراتی خوازên cîhanê da şert û mercan li ser welatên rêzbenda yekî û çarê deyne heta ku bikevin nav sîstema ewlehiya hevalbendiya welatên demokratî xwaz da. Ev wêneyekî ecêb e. Eger em bawer bikin ku ew hevalbendiya ewlehiya welatên demokrat e, ev du wela jî dixwazin bibin endam û dehan salên bêalîbûna xwe li piştxwe bihêlin. Ev ji ber hindê ye ku rejêmeke otokrat weke ya Putin welatek da gîr kiriye û rojava piştevaniyê lê dike. Ew du wela jî bixwazin bikevin nav hevalbendiyê. Ev ca bikevin jêrbarê endamekî ku rêzbendiya demokratî xwaziyê de ji mara 130 be, ev wêneyekî ecêbî ye. Li dawî jî ez jê birêz çandar pirsîm ka eger ev reftar nîşana Hindê ye ku Tirkiye pişta xwe dide rojava û rûdika Rusyayê? This regime in Turkey, the current regime is closer. Ev rejêma niha li Tirkiyê nêzîktir e ji Rusyayê re weke ji cîhana rojava re. Binêre, wekî nimûne ji pirsyara te li Rojava Bakur û Bakurê Rojhilatê Sûriyê leşkerê Rûsî li wir e, yê Tirkiyeyê Amerîkî jî. Tirkiye digel kê nûbedariyî û çavdêriya ewlekariyê dike? Digel Rusya. Digel kê nûbedariya rêkên cîhanî M4 û M5 dike? Digel Rusya. Tirkiye endama NATO ye, lê digel Rusya van erkên leşkerî bicihîne. Li herêma ku piraniya wan Kurdin ku dûstên Amerîka û Rojavan e. Cengiz Çandar rojnamevanê Türk û rawişkarê serokêberî yê Tirkiye Tirkot Ozal bû niha ew li navendê lêkolînên Tirkiye li zankoya Stockholmê kar dike û berî çend rojan me li Stockholmê ev çavpêkeftin digel kiribû. چاوی واشنگتن بەرنمەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. پرسی هەڵاوسانی بازار لە سەرانسەری جیهاندا بووە بە کێشەیەکی بەرچاو لە کاتێکدا وڵاتان هەوڵ دەدەن لە پاش کۆرۆنا بێنەوە سەر خۆیان. لە ئەمریکاش شارێکی زۆر لەسەر سەرۆک بایدن هەیە بۆ چارەسەرکردنی بەرزبوونەوەی نرخی خۆراک، کرێخان و سوتەمەنی. هاوکاتی ئەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پەتای ڤایرۆسی کۆرۆنا دەکەوێتەوە سەر پێی خۆی لە هەمان کاتدا دوو ڕاستی زەقی ئابووری لە یەک کاتدا واڕوو دەدەن. هاوڵاتیان کار دەدۆزنەوە و هەروەها کرێی کارکردن بەرزە، بەڵام بە درێژایی ساڵی ڕابردوو نرخی کاڵاکان بەرز بوونەتەوە بە تایبەت نرخی بنزین. نیگەرانی لەبارەی هەڵاوسان کێشەیەکە بۆ سەرۆک جۆ بایدن هاوکاتی ئەوەی بایدن ڕوبەڕووی هەڵبژاردنەکانی نیوەی خولی سەرۆکایەتی لەم ساڵدا دەبێتەوە. ڕاپرسێکی نوێ لەلایەن کەناڵی ABC ئەنجام دراوە و ڕۆژی یەکشەمە بڵاو کرایەوە ئەوە دەردەخات تەنها بە ڕێژەی لە سەدا 28 دەنگدەرانی ئەمریکایی لە شێوازی سەر و سەوداکردنی سەرۆک بایدن لەمەڕ هەڵاوسان رازین. سەرۆک جۆ بایدن گوتی ئەو بەردەوام دەبێت لە ڕێگەدانی بە بانکی یەدەگی فیدرالی ئەوەی لەم مانگانەی دواییدا سیاسەتەکانی نەختینەی تند کردووە ئەرچی خۆی بەجێ بگەێنێت و هەروەها سەرۆک بایدن هەوڵی نوێیەکانی خۆی جێبەجێ دەکات بۆ دابەزاندنی نرخی وزە و هەروەها کرێی خانوبەرە. شارەزایان دەڵێن پێویستە بەڕێوەبەراتی جۆ بایدن گرانبوونی نرخی کاڵاکان کەم بکاتەوە، بەڵام نەک بە ئەندازەیەکی زۆر کە سستی ئابووری لێ بکەوێتەوە. پیت بوتیجێج وەزیری گواستنەوەی ئەمریکا دەڵێت گەشەی ئابووری بەهێز بەردەوام دەبێت. ئەوەی ئەنجامی دەدەین ئامادەکاریە بۆ ئایندە کە تێیدا ئەم جۆرە گەشەی ئابووریە ئەو پەڕی خێراییە بەدی ناکەیت. هاوشێوەی ئەوەی ساڵی ڕابردوو بەدیمان کرد، بەڵام هێشتا هەر پێشبینی گەشەی ئابووری بەهێز دەکرێت و هەروەها کارکردنیش بۆ هێشتنەوەی بەو جۆرە. بەرزبوونەوەی نرخەکانی بنزین بە تایبەت مای نیگەرانیە. هاوکاتی ئەوەی نرخەکانی بنزین بە درێژایی ساڵی پار بەرز بوونەوە، بەڵام نرخی بنزین لە سەروبەندی جەنگی نێوان ئۆکرانیا و رووسیا زیاتر بەرز بوونەوە، ئەوەش لە ئاکامی کەمبوونەوەی بەرهەمی ڕۆژانی نەوت بەهۆی گەمارۆکانی وڵاتانی ڕۆژئاوا. کۆمارەکان لە ئەمریکا دەڵێن جۆ بایدن پلانێکی بۆ ڕاگررتنی هەڵئاوسان نییە.
بایدن مندالێکی دەوڵەمەندە و هیچ بیرۆکە و پلانێکی نییە بۆ سەر و سەوداکردن لەگەل هەلاوسان. هەموو ئەو کارە دەیکات ئەوەیە کە ئەو باڵی هەلاوسانەکە دەخاتە ئەستە و کەسانی دیکە لەوانە ڤلادیمیر پوتین. هەفتەی ڕابردوو بەڕێوەبەتی جۆ بایدن بڕیارێکی گروپی وڵاتانی بەرەمهێنەرانی نەوت ئەوەی دابینکردنی نەوتی خاو لە ماوەی 2 مانگی داهاتوودا زیاد دەکات. بەڕێوەبەتی بایدن ستایشی ئەو پێشڕەویکردنە دیپلۆماسیەی کرد. بابەتی هەڵاوسانی ئابووری و گرانبوونی نرخی شتومەک هەتا دێت زیاتر دەبێتە جێی نیگەرانی ئەمریکایەکان. ئایا ئەم هەڵاوسانە هۆکارەکەی چییە و تاکەی بەردەوام دەبێت بۆ تاوتوێکردنی ئەو بابەتە دەچینە لای ئازاد زەند شارەزای کاروباری ئابووری ئەمریکا. بەڕێز زەند سەرەتا سوپاس دەکەم بۆ کاتەکەت. دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم. دەگوترێت شەڕ لە ئۆکرانیا یەکێکە لە هۆکارەکانی گرانبوونی نرخی سوتەمەنی و هەڵاوسانی ئابووری، بەڵام پێش ئەم شەڕەش نرخەکان بەرەو بەرزبوونەوە دەڕۆشتن. هۆکاری سەرەکی ئەم کێشەیە چییە و لە چێوە دەستی پێکرد؟ ئەم گرانیە پێڵنگلیزی پێڵەن ئینفلیشن لە ساڵ لەگەڵ کۆرۆنە دەستی پێت، یعنی مشکلی گەوراکەی ئەسڵەکەی کۆرۆنەی. ئەگەر لەبیرتان بێت لە مانگی 3 2020 اقتصاد ئەمریکا و اقتصاد هەموو دنیا تقریبا وسە، هیچ حرەکەتێکی تێ نەبوو. ئەمە بەڵام حکومەت ئەمریکا هات چی کردە بەرامبەر ئەی مشکلە، هات پارەی زۆرێکی خستە بازار. ئەسڵەن حکومەت ئەمریکا خۆی کە یعنی گڤەرمنت تقریبا 4.5 تریلیۆن دلاری خستە بازار. بانک مرکزی ئەمریکا هات چی کرد؟ هات تقریبا 9 تریلیۆن دلار خستە بازار. یعنی اقتصادەکەیان باش کرد، بەڵام سوپلای هەر نەبوو. لەبەر خاطرەوە کۆرۆنا ڤایرۆس زۆر لە جێگا لە دنیا، لە چین، لە ڤێتنام، لە تایوان، لە ئەو وڵاتەکان کە مواد خام ئەیەت تیان نەبوو. چی بوو لێرە مشکلەکە؟ دیماند لە سوپلای زیاتر بوو. ئەمە خۆی گەورەترین مشکلەیە لەورە دەستی پێکرد ئینفلیشن. حکومەت ئەمریکا ئیستە زانستی کە غەڵەتی کرد. وایە زانست حکومت ئەمریکا ئەیانوت ئەگەر لە بیرتان بێ هەمیشە یەک وژەیەک هەیە بەکاریانە بردیانوت ترانزیتۆری. ئەیوت ئێمە ئەزانین ئەبێتە گەرانی، بەڵام گەرانیکەی موقەتە، ترانزیتۆریە. بەڵام ئێمە ئێستا ئەزانین ترانزیتۆری نییە، ئەمە شتێک ئەمێنی لەگەڵمان. بەڵێ باشە کاگازات باسی لەوەش ئەکرێکە ئەڵێن بەشێک لەمەش کاتێک کە دەستی پێکرد ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتەش کاتێک کە ئەمریکا گومریکێکی زۆری لەسەر شتومەکەکانی چین دانا. ئایا ئەمە هیچ هۆکارێکی هەبوو بۆ گرانی لە ئەمریکا؟ ئەمە نه زۆر کەم ئەو تێرف ئەو گومڕێکی خستیانەوە تقریبا 300 میلیارد دلار بوو زەر تێلێک وەکو ئاسن. ئەمریکا خۆی ئاسنی هەیە توانێت لە وڵاتەکان تر بهێنێت. ئەوە مشکلی گەوران نەبوو. مشکلی ئەسڵی گەوراکەی هەروەکە باسم کرد ئەوەیە بۆ یەکێک کۆرۆنا ڤایرۆس، دووهمەن حکومەت ئەمریکا غەڵەتی کرد لە سیاسەکەی، سێهمەن ئەم شەڕ لە ئوکرانیا. بەڵێ باشە ئەمە هەتاکەی بەردەوامە بێ، ینی چاوەڕێ ئەکرێ ئەم بابەتە هەراوە بەردەوام بێ و بازار بەم شێوەیە هەر نرخەکان بەرز بێتەوە؟ هەر وەختێ بووە ئینفلیشن لە ئەمریکا 1 ساڵ کەمتر نییە، یعنی 1 ساڵ زیاترە کێشێت. ئێستا نەوت ئەزانی قیمەتی تقریبا 120 دلار. تا ئەو کاتێککە نەوت ها لەسەر ئەم 120 دلارە هەر گەران ئەمێنێت. ئەبێت نەوت ئەگەر تای مشکلە حەل بێت ئەبێت نەوت بگێتە 80 دلار. ئەو یەک. دووهەمەن ئەبێت سوپلای زیاد بێت. تا ئێستا لە چین خۆتان ئەزانن لە بەرنامەکانتان هەمیشە باسیەکەن لە چین لە شارێکو شانگهای لە پێکینگ هێشتا لاکداونیان هەیە، هێشتا کۆرنتینیان هەیە. ئەمە خۆی مشکلی دروستەکە بۆ سوپلای ساید. دیماندەکە هەیە، اقتصاد ئەمریکا بێکاری زۆر کەمە، پارە هەیە بەڵام سوپلای نییە، تەڵەب زۆر بێت، عەرضە کەم بێت، قیمەتش دەسەرەوە. هەروەها ئەمێنێت تا 1 ساڵ 2 ساڵتر. بەڵێ باس لەوە ئەکرێکە ئێستا با بڵێن وەکو دەزانین کە نرخی خان و بەرژ ینی لە ئاستێکایە کە جێگیر نییە. ئایا ئەمەش هەروە بەردەوامە بێ یا پەیوەندی بەم باری ئابووریەی ئەمریکاوە هەیە یا ئەمە خەر نرخی خان و بەرەیە بەرز بۆتەوە؟ چونکە پێشتریش بینیمان با بڵێن لە کاتی 2008 ئەو ناوە بوو کە نرخی خان و بەرە زۆر بەرز بۆ، بەڵام لە پڕێکا زۆر دابەزی. ئێستاش چاوەڕێی ئەمە ئەکرێ لە ئەمریکا یان نا؟ نا چاوەڕان ئەوە ناکرێت لەبەر خاطرە چۆ بەرز بووە بەڵام نەگەیسە ئەو مەرحەلێکە لە 2008 بووە. ئێستا نرخ خانوو ئێتە خوار، تەڵەب بوو خانووش ئێتە خوار بووە لەبەر خاطرەوە ئینترست ڕیت سوود چی پێڵم بەهرەی سوود یا نرخ سوود هاتێسە سەرەوە. وەختە بشتە سەرەوە یعنی
قرضکردنەکە گرانە بێت سنجاران ئەگەر لە سەدا 2.5 سییانەدا ئێستا گەیسە 4.5 هیچ کات ئەمە قیمەتەکە تێرێتە خۆ بەڵێ دەزانین حکوومەت ئەڵێ کە بەرزکردنەوەی نرخەک با بڵین ڕێژەی قازانج یا ئینترست با بڵین ئەمە بۆ چاکردنەوەی باری ئابوووریە تۆ پێت وایە ئەمە با بڵین ئەمە چارەسەرێک بێ بۆ ئەم بارە ئابوووری کە ئێستا هەیە؟ بەڵێ ئەمە چارەسەرە لەمە چارەسەرتر هیچ شتێکیانی هەر ئەبێت نرخ بچێتە سەرەوە تا شتەکان گرانیکە بگێتە حدێک خەڵک چشت نەکرێت وەختە نەیکڕیت دیماند کەمترەوێت قیمەتەکەیەتە خوار ئەو وەختە ئستیبڵە بێت تا 1 ساڵ 2 ساڵ ئێستا حکوومەت ئەمریکا یەک شتێکی باشە کە بێکاری کەمە لكن ئەی خۆی بێکاری کەمبوونە خۆیش یەک مشکلێک دروستەکات سەر ضغط زیاتر خاتە سەر بانک مرکزی ئەمریکا مەجبورێکە نرخەکە هەر بواتە سەر و زیاتر ئێستا مشکلی بانک مرکزی ئەمریکا چییە؟ دوو ڕێگەیە ئەتوانێت اقتصادەکە بیخاتە مەرحەلەی ڕسەشن یەکسەرە پێڵن هارد لەندینگ ڕسەشن ئەوێسێت گرانی کەمە بێت لكن نایانەوە ئەوە بێت یانەوەی بێکاری هەروە بمێنێت کەم بەڵام قیمەتەکەش بێتە خوار چۆن ئێتە خوار ینی مشکلێکە گەورە چۆن ئێجێتە بیگ چالنج بەڵێ شارەزای بواری ئابووری ئازادزەن سپاس دەکەین بۆم دەرفەتە دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕادەگەیەنێت چ بە ڕێککەوتنی ناوکی بێت ویان بەبێ ڕێککەوتنی ناوکی بەڕێوەبەراتی بایدن ڕێگە نادات ئێران چەکی ناوکی بەدەست بهێنێت. نێت پرایس لە کۆنفرانسێکی ڕۆژی دووشەمە گوتی ئێران نزیکە لە بەدەستهێنانی چەکی ئەتۆمی بەڵام تا ئەو کاتی گەڕانەوە بۆ ڕێککەوتنامەکە بتوانێت ڕێگری بکات لە بەدەستهێنانی چەک بۆ ئێران واشنگتن ئامادەیە بگەڕێتەوە بۆ ڕێککەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێراندا. هاوکات ڕافائێل گرۆسی سەرۆکی دەزگای نێونەتەوەی وزەی ئەتۆمی ڕۆژی دووشەمە گوتی ئێران هیچ ڕوونکردنەوەیەکی نەداوە لە ڕووی تەکنیکیەوە و ڕەوا بێت لەسەر ئەو سێ شوێنە ئاشکرانەکراوی ناوکی ئێران کە ئاژانسەکە دۆزیونێتەوە. دیپلۆماتین کوریایە باشوور و یەن ئەمریکی ئیرۆ سێشەمێ جارێکادی بانگ لە کوریایە باکوورکردن و دەبژێ ئازراندنین لەشکری و نیشاندانە هێز و چەکان بەردا پشتی جیڤینەکێ بە هەڤبەرێ خوێ یê کوریایە باشوورڕا وێندی شەرمنجێ گرا وەزیرێ دەرڤەیە ئەمریکی هوشداریدا ku berdewamiya taqîkirinê navokiyên Pyongyangê dê bin seddemê bersivaka lezgîn û bihêz ji cîhanê. Cêgirê wezîrê derveyê Kuryaya Başûr jî got welatê wî hizra danana tolew cizayên xurttir li ser Kuryaya Bakur dike eger ew taqîkirineke diya navokî encam bide. Bi tinê di sala 2022 da Pyongyang 18 mûşekin balîstîkî taqîkirine. ئانتنی بلنکن وەزیری دەرەوەی ئەمریکا ڕۆژی دووشەمە لەگەڵ هاوتا قەتەرەکەی لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا کۆبەوە. بلنکن و جێگری سەرۆکوەزیران و وەزیری دەرەوەی قەتەر محەممەد بن عەبدوڕەحمان ئالسانی ڕایانگەیان پرسی سەرەکی گفتوگۆکانیان ئاسایشی هەرێمی دەبێت بەڵام هەروەها سەرنجیان لەسەر ئەو ئاستەنگە جیهانیانش دەبێت کە وڵاتەکانیان ڕوبەڕووی دەبنەوە. هەردووکیان بەگاڵتەوە باسییان لە جامی جیهانی تۆپی پێش کرد کە لە مانگی 11 لە قەتەر بەڕێوە دەچێت و بلنکن گوتی ئەو بێگومان پشتیوانی لە تیمی ئەمریکا دەکات و عەبدوڕەحمان ئەلسانیش گوتی هیوای بەختێکی باشیان بۆ دەخوازێت و بانگهێشتی بلنکنی کرد بۆ تەماشاکردنی یاریەک لە قەتەر. بۆریس جانسن سەرۆک وەزیری بریتانیا دوشەمێ ji dengdana wergirtina baweriyê ya endamên Partiya Xwe rizgar bû lê bi serheldanekê berçava ku wî wek rêberek qels li rojên dahatî nîşan dide. Boris Johnson piştgiriya kêm ji xwe re peyda kir di nav destsalatê te bimîne. Di dengdana nepenî da wî piştgiriya 211 ji 359 parlamenterên muhafezkaran bi dest xistiye. Digel ku hevrekekî bihêz jê re tu nebû da ku cihê wî bigira
çavdêrên siyasî pêşbînî dikir ku Johnson dê ji desalatê were derxistin ji ber bikarînana xirab a desalatê bi gotina rikaberên wî li demê derketina Covid û girtina Brîtanya. بەڵێ ئازیزان لە ماوەی داهاتوودا کۆمەڵێک بابەتی ترتان پێشکەش دەکرێت بەڵام پێش ئەوە با بچینە ئەم ناوبڕۆ دێنەوە لاتان. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. Belê şetrenc wekî têzanîn ku lîstekeke di nêvbera dû lîstikvanan da têkirin lê tiştê sirinjrakêş ew ku çi tiştê veşartî di vê yariyê denîne bi tinê geloka yê beramber çi hizir dike ew tinê veşartî dimîne. Li bajarê New Yorkê berî 5 salan forma şetrincê li Manhattan hatiye damezrandin. Di raportekê de em ê behsa hendê bikin ka xurt çend qazancê jê werdigirin yan çendê fêdê jê werdigirin û ka ev yana kengî hatiye damezrindin û çawa. Raporta peyamnêrî dengê Amerîka Sinan Tunç Demîr ji New Yorkê. Kişik di cîhanê de leyîstikeke wuseyek û hema bêje li hemû deverên cîhanê tê leyîstin. Li gor hin çavkaniyan ewelê ji Hîndistanê derdikeve holê û paşê jî tevahiya cîhanê belav dibe. Ji zarokan bigirin heta mezinan herkes kişik leyîze. Li bajarê New Yorkê jî ev 5 salan zêdetir e dikaneke kişikê ji bo welatiyan vekiriye. İmat Kaçkan wek xebatkar li vir dest bikar dike. Piştî çend salan jî ev 27 sale xwediyê dikanê ye. Lîstina kişkê weke venasîna jiyanê ye. Em li vir bû zarokan dersên kişkê bêpere didin. Li vir mamostayên me û kampên me yên havînê hene. Armanca me ew ku divê kişk li her derê ji bo her kesî hebe. Dema îmat zarok bûye li malê bavê wî û hewalekî wî her tim kişik leyîstin. û wî jî her tim bavê xwe temaşe kiriye. Ka çawa kişik tê leyîstin. Paşê kişik hîn dibe. Piştî hatina wî ya New Yorkê jî dikeve pey kişikê. û ev çend salin jî him dileyîze, him nîşan dide û him jî kar dike. Ez bi eslê xwe ji Libnanê me û dema ku ez zarok bûm li Libnanê şerê navxweyî hebû. Ez nava wê rewşê da mezin bûm. Ji bo ku were fehm kirin weke pandemiyê bû an ku herkes li malê disekinî. Ez wê demê lîstika kişkê ji bavê xwe fêr bûm. Di dikana îmat da ger hûn hez bikin, dikarin kişik bikirin û her wiha bi heval û mirovên din ra bileyîzin. Ev dikan her roj ji bo mirovên kişik hezkirin ra vekiriye. I've been playing since I was a kid, but I'm still... Ez ji zaroktiya xwe wir ve kişik dileyîzim û hî jî hîn dibim. Min bav û kalê xwe re kişik dileyîst. Niha jî bi kurê xwe re dileyîzim. Leyîstikekî bêhem paye. Sedan salên kişik tê leyîstin. Kişik leyîstikek wisa ku hişê mirov bi rexneyî dixebitîne. Kişik bi hişt tê leyîstin û her wiha kêf e. Hêjeyê gotinê ku di çanda Kurdan da jî kişik xwediyê cihekî taybet e. Lewre, di çîroka mem û zînê da mem bavê zînê ra kişik leyîze. Sinan Tunç Demîr dengê Amerîka New York. چالاکوانێکی مافەکانی لەباربردن ڕۆژی دووشەمە لە دەرەوەی دادگای باڵا دەستگیر کرا پاش ئەوەی خۆی بە زنجیرێک بەستەوە بە یەکێک لە پایەکانی باڵەخانەوەکەوە وەکو ناڕزایی دەربڕین بەرامبەر بۆ بڕیارە چاوەڕوانکراوەی دادگای باڵا بۆ هەڵوەشانەوەی بڕیارێکی ساڵی 1970 کە تیایدا مافی لەباربردن بۆ ژنان دەستەبەر کرابوو. چالاکوان گۆیدۆ ڕایشسادر بەسەر بربەستەکاندا بازی هەڵدا تا چووە بەردەم دادگاکە و زنجیرەکەی لە ملی ئاڵاند و خۆی بە بربەستێکی بەردەم دادگاکەوە بەستەوە. ئەمەش لە کاتێکدا بوو کە گروپێک لەو کەسانی دژی لەباربردن بوون خۆپشاندانیان سازدا بوو و دەیانگوت لەباربردن سەرکوتکاریە و لەباربردن کوشتنە. ڕایچەسادەریش وەڵامی دەدانەوە نەخێر وانە. بۆ ماوەی 15 خولەک لە بە زنجیرەکەەوە مایەوە بەر لەوەی پۆلیس بتوانن زنجیرەکە ببڕن و دەستگیری بکەن. زێدری سات ئاگرکوژان دوه دوشەمê hewla ve mirandina şewateka daristanekê dan lê nêzik bajarê
هسپریا لە باشووری کالیفۆرنیا کار بدەستن پاراستنی ژ ئاگری لە سان دەربەرنان دوگوت جی کو شەواتی زوو دەڤەرێک بە فرەهیا 95 هکتاران ڕاستی شەواتی کردبوو کەسێک کو ji بەرشەواتی کەتبوو ڕاکردنا نەخۆشخانەی ڤیدیوان نیشاندا کە ئاگر لە زەڤین چاندنی یەن سەر ڕێیا 1970دا کەتیە و گەلک ئاڤاهی ژی کەتنا بەر شەواتە ئاگری هاتیە دیتن کە چاوە هەلیکۆپتەران بەشداری هەوڵێن ڤەمراندنا ئاگری دکرد. بەڵێ ئازیزان لێرەشدا دێنا کۆتایی بەرنامەکانی ئەمڕۆمان تا کاتێکی تر لەگەڵ هاوکارم دەخیلی شەمۆ بەجێتان دەهێڵین لێرەدا هەر شاد و بەختەوەربن. خدا حافظ.